إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، مسلمان بەڕێزەکان، ڕۆژ بە ڕۆژ ئێمە نزیک ئەبینەوە لە گەورەترین ڕۆژانی خوا لەسەر ڕووی زەویە. ڕۆژی عەرەفە لە پیرۆزترین ڕۆژەکانی خوان، من أعظم أيام الله عز وجل. ئەو ڕۆژە پیرۆزە، ڕۆژە مبارەکە کە خوای پەروەردگار دایناوە بۆ ئەوەی بەندەکانی زیاتر لەو نزیک ببنەوە و زیاتر بپاڕێنەوە و داوای لێبردن لە خوا بکەن لەو هەڵانەی کە کردویانە. ڕۆژێکە لە ساڵێکە یەک جار دووبارە ئەبێتەوە و ئەبێتە مایەی لێبردن و عەفوی خوای پەروەردگار لە خەڵکانێکی زۆر لەو ڕۆژە مبارەکە لە ئاگری جەهەنم ڕزگاریان ئەبێ، بە تایبەت ئەوانەی کە لەو سات و وەختانە لە عەرەفات ئامادە ئەبن. ئێمەی موسڵمان لە هەموو سەرانسەری جیهان دڵمان بەسراوە بەو شوێنەوە، ئاواتمان ئەوە بوو کە ئێمەش یەکێ بواین لەوانەی کە لە ڕۆژی ئەم دووشەمە کە دێتەوە لەوێ ئامادە بواین. بەڵام دیارە قسمەتەکان وایە و هەر جاری کۆمەڵێک لەوێن. بەڵام لەگەڵ ئەوە شاخوای تەعالا هەندێک شتی تری ڕەخساندووە بۆ موسڵمانان کە سوود وەربگرن لەو ڕۆژە پیرۆزانە و هەوڵ بدەن خۆیان بگەێنن بە کاروانی حاجیانە، بە عیبادەت و بە ڕۆژوگرتن و بە زکرکردن و بە دوعاکردن. لە ساڵی دەی کۆچی پاش 22 ساڵ لە پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا بڕیاریدا حەج ئەنجام بدە و لەگەڵ کۆمەڵێک زۆر لە ئەسحابەکانیە ئەو فەرزە پیرۆزەی ئەنجامدا بەو شێوازەی کە خوای تەعالا فەرزی کردووە، نەک بەو شێوازەی کە پێشووتر ئەنجام ئەدرا. لە ساڵی دەی کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ 100,000 زیاتر لە 100,000 ئەسحابە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەجی پیرۆزی ئەنجامدا و ئەو دروشمە گەورەی ئەنجامدا و ئەی فەرموو بە ئەسحابەکانی خذوا عني مناسككم، ئەی فەرموو دروشمەکانتان لە منەوە وەربگرن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی و ئەسحابە بەڕێزەکانی ئەو دروشمانیان بە جوانترین شێواز ئەنجامدا. مێژوو زۆر بە جوانی باسی ئەو حەجەمان بۆ ئەکات، چونکە ڕووداوی گەورە لەو حەجە ڕوویدا. یەکێک لەو ڕووداوە گەورانە خوتبەی حەجەت الوداع کە خوتبەیەک بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە عەرەفات دای ناونرا لەوە دوا بە خوتبەی حەجەت الوداع، چونکە ئەو حەجەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ماڵ ئاوایی کردن بوو لە ئومەتەکەی، وەکو خوا حافیزی کردن بوو لە ئومەتەکەی، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای ئەو حەجە ماوەیەکی کەم ژیا، نزیکەی 3 مانگێک، کەمتر لە 3 مانگیش، پاشان گەڕایەوە بۆ لای خوای تەعالا. ئەتوانی بڵێ ئاخر وەسیەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئومەتەکەی بەگشتی لەو خوتبەی حەجەت الوداع، الوداع، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کورتی کردەوە. نەک بەو شێوازەی کە پێشووتر ئەنجام ئەدرا. لە ساڵی دەی کۆچی پاش 22 ساڵ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی و ئەسحابە بەڕێزەکانی ئەو دروشمە گەورەی ئەنجامدا و ئەو دروشمە گەورەی ئەنجامدا
جا ئێمە ئەمڕۆ تیشک ئەخەینە سەر هەندێک لایانی گرنگی ئەو خوتبەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، هەندێک خاڵ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو کۆتاوەسێت بۆ ئومەتەکەی، بۆ ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم، بۆ ئومەتی ئیسلام هەتا قیامەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێک وەسیەت، هەندێک خاڵ دەستنیشان ئەکا کە پێویستە ئێمە پابەند بین پێوە، پێویستە ئێمە دەستی پێوە بگرین بۆ ئەوەی بەختەوەری دنیا بین پاشان بەختەوەری قیامەت. یەکێک لەو خاڵانە کە لەو خوتبەیەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەر زۆر جەختی لەسەر کرد ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆتایی بە جاهلیەت هێنا، کۆتایی بە نەفامی هێنا، هیچ پەیوەندیەکی نەیەڵا لە بەینی مسلمانان و لە بەینی جاهلیەت و نەفامی پێشەوە، کە جاهلیەت لە زەمەنی پێغەمبەر ئیسماعیل و پێغەمبەر ئیبراهیمی باوکێوە ئیتر هێواش جارێکی تر هەوڵێدا باڵ بکێشێ بەسەر مەککەیە و دەوروبەریە حتا زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، حتا کاتی ئەو وتارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەلا إن كل شيء من أمور الجاهلية موضوع تحت قدمي، فەرمووی ئیتر لە ئەمڕۆوە هەموو شتەکانی جاهلیەت و نەفامی ئەخرێتە ژێر پێکانی منەوە، یعنی کۆتایی پێهات تەواو، هەموو عادات و داب و نەریتی جاهلیەت و نەفامی کۆتایی پێهێنا پێغەمبەر صلی الله عليه وسلم. وەلەو جاهلیەتەی کە تا ئەو کاتە مابوو لە زمانی پێغەمبەرا صلی الله عليه وسلم ئەوە بوو کە ڕۆژێکیان بیلال کە سەحابەیەکی پێغەمبەر بوو بەڵام ڕەش پێست بوو، یعنی پێستی ڕەش بوو، و ئەبوو ذەڕیش یەکێک بوو لە پیاوە گەورەکانی بنەماڵەکەی خۆی، ئەم دوانە لەو کەسانە بوون کە لە سەرەتای ئیسلامەوە ئیمانیان هێنا بوو، بەڵام تەماشاکەن حتا زمانێکی زۆریش لە ئیسلامە کاتێ دەمەقاڵەیەکی بچووک ئەبێ لە نێوانیانە ئەبوو ذەڕ بە بیلال ئەڵێ کوڕی ژنە ڕەشەکە، کاتێ ئەبێتە دەمەقاڵەیان ئەڵێ کوڕی ژنە ڕەشەکە، وەکو تانەی لێ ئەدا بە ڕەشپێسیەکەی. جا کاتێ بیلال دێتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گلەی ئەکا، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنێرێتە شوێنی ئەبوو ذەڕا و زۆر سەرزەنشتی ئەکا، ئەبوو ذەڕ ئەمن پەشیمان ئەبێتەوە، ئەمن بێتاقەت ئەبێ، ئیتر ئەگاتە سنوورێک ئەدا ئەگاتە حەدێک حەز ئەکا ئەو ڕۆژە ئیمانی هێنابێ. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێ فەرمێ ئەبوو ذەڕ تا ئەم کاتە جاهلیەت و نەفامی لە تۆیان ماوە، چۆن تانە ئەدەی لە مرۆڤەکان بە شتێک کە خوای گەورە بەو شێوە خەڵقی کردوون. بۆیە جاهلیەت ئەبێ کۆتایی پێبێ، سەردەمی ئەوە نەما ئێمە بە ئەو بڵین فلانە کورتە باڵا، فلانە باڵا بەرز، فلانە قەڵە و فلانە زەعیف، فلانە کەسی فلان عەشرەت، فلانە قەومیەت، ئەمە لە ئیسلامە نییە، چونکە ئەوانە هیچی بەدەستی کابرا خۆی نییە، هەمووی ئەوە خوا وا خەڵقی کردووە، تانەدان لەو مەسائلانە تانەدانە لە خوا نەعوذ بالله. و لە وێنەکانی جاهلیەتی ئەو زەمانە کە تا ئەو کاتە مابوو مەسئلەی ڕیبا و سوود، کابرا قەرزێدا بە کەسێ مانگانە زیاوەی وەرەگرت لەسەر قەرزەکەی، ملیۆنێکی پێ ئەدا گشت مانگێ 100,000 کابرا بێ 100,000 زیاوەی بدایە و قەرزەکەش وەکو خۆی ئەما، وەکو ئێستا پارە ئەخرێتە بەنق و زیاوە وەرەگرێت، کابرا لۆداش پارەکەی خۆی وەرەگرێتەوە، یا ئەو بەنقانەی کە پارە ئەدەن بە خەڵک على أساس لسر شريعة إسلام. طبعا هموش تيك بناوي إسلام وأمره خلق خلطين ري، بناوي شريعة إسلام وبنقك إسلامية على أساس يعني بسوبيان ورقادات كابرا دواء أو سي هلو شونا اللي ورقريتو لأخير شاب سوبيان جاكي خوي قرك أو هموي الرباية خوش يسكانم هلو شونا في غمري خواص الله وسلم فرموي إتر رباي جاهليتنا ما ويكم رباش كنام يعني هي عباسي مامما ئیتر تەواو پارەی چەند داوە بە خەڵک هەر ئەوە نەبێ وەربگرێتەوە
نابێت زیادە وەربگرێ، چونکە بەڕاستی ڕیبا ڕەحم نایەڵێ، بەزەیی نایەڵێ، وای پێێتی هەموو شتێ بە پارە حەسابەکرێ، قەومایەتی و خزمایەتی و دۆستایەتی و بەزەیی نامێنێ لە ناو خەڵکە. بۆیە کۆتایی پێهێنا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ولو شتانەی کە لەو دەرسانەی کە وەری ئەگرین هەلەو خوتبەی پێغەمبەر صلی الله عليه وسلم حرامی خوێن و ماڵی مسلمانان لەسەر یەکتری وهی غەیری مسلمانیش، بەڵام تەئکیدکردن لەسەر مسلمانان چونکە ئێمە لە ناو مجتەمەع و کۆمەلگایەکی مسلمانە ئەژین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خوێن و ماڵتان یعنی خوێنتان و هەروەها سەروەت و سامانتان لەسەر یەکتری حرامە مەگەر بە ڕەزامەندی خۆی ئەو کەسە لە تجارەتە و بە ڕەزامەندی خۆی نەبێ، هیچ کەسێ بۆی نییە هیچ کەسێ تەعدا لە هیچ کەسێ بکە و هیچ کەسێ بۆی نییە ماڵی هیچ کەسێ بخوا، وەکو چۆن ئەم ڕۆژە ڕۆژی حرامە، ئەم مانگە مانگی حرامە، ئەم وڵاتەش وڵاتی حرامە، ئاوا خوای گەورە ئەو شتانەی لەسەر حرام کردوون. بۆ هیچ کەسێ نییە هیچ کەسێ بکوژێ یان تەعدای لێ بکا و شوێنێکی زامارکە، بۆ هیچ کەسێکیش نییە ماڵی هیچ کەسێ بخوا بە نەحاق. کۆتایی پێهات، ئیتر تەعداکردن نەما، ئیتر زوڵم و ستەم نەما، ئیتر ئەمە ئەبێ کۆتایی بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەوێ ئیعلان ئەم ئیعلانە گەورەیەی کرد کە بەڕاستی دوای ئەتوانی بڵێ 13% دوای ئەوە ئەمجا شوێنێک دروستەکرێ و ناو ئەنرێ ئومەمی متحیدە و میثاقی ئومەمی متحیدە و مافی مرۆڤ و حقوقی ئینسان و ئەوانە کە بەڕاستی هەر ئیعلانێک بوو، هیچ ئەساسێکیشی نییە، بەس وەکو ئیعلانێک. ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەر لە 1400 ساڵ پێش ئێستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ئیعلانەی کرد کە خوێنی هیچ کەسێک بۆ هیچ کەسێک حەڵاڵ نییە، هیچ کەسێ بۆی نییە تەعدا لە هیچ کەسێ بکە و ماڵی هیچ کەسێک بخوا و سەروەت و سامانی داگیرکە. هەروەها خۆشەویستەکانم لەو دەرسانەی کە لەو خوتبەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەری ئەگرین مەسەلەی برایەتی لەبەر خاتری خوا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەوێ زۆر جەختی کردەوە لەسەر ئەوەی کەوا ئێوە برای یەکن، جارێکی تر مسلمانان هەموو بران، ئینەمە المؤمنون ئیخوە. بۆ هیچ مسلمانێک نییە برایەکی مسلمانی بە برای خۆی نەزانێ، جارێکی تر مەگەڕێنەوە سەر کوفر و بێباوەڕی بدەن لە گەردنی یەکتری، شەڕ لەگەڵ یەکا بکەن، ئاژاوە لەگەڵ یەکا بگێڕن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مسلمانانی کرد بە برا لەوێ و قاعیدەیەکی دامەزران کە ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بێ بۆ برای مسلمانت پێت خۆش بێ. چەندێک ئێمە پێویستمان بەمە هەیە برا بەڕێزەکانم، چەند گرنگ بوو لە دوای ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی فەرموو پیاو چاکان ئەگێڕنەوە شت زۆرە لەبارەی پێشینانەوە سەحابە و دوای سەحابە کە چۆن بوون لەگەڵ یەکتریا. یەکێک لەوانە کە ئەیگێڕنەوە کەوا کابرایەک خێرەکە هەندێک گۆشت ئەنێرێ بۆ ماڵێکی مسلمان بۆ فەقیرێکی مسلمان، ئەو پیاوەش بیرەکاتەوە کەوا کەسانێک هەیە لەو زیاتر محتاجی ئەو گۆشتن، بۆیە ئەینێرێ بۆ ماڵێکی تر کە هەستەکە ئەو لە ئەم زیاتر پێویستی پێیەتی. ئەویش کاتی ئەیبینێ ئەڵێ بەخوا ماڵی فلانە کەس لە من زیاتر پێویستیان پێیەتی، ئەویش ئەینێرێ بۆ ماڵی فلانە کەس، بەو شێوازە ئەو گۆشتە ئەم ئەیدا بە ئەو ئەیدا بە ئەو هەموویانیش محتاجن، بەڵام ئەم ئەڵێ ئەو لە من محتاجترە، ئەو ئەڵێ ئەو لە من محتاجترە، تاوەکو ئەگەڕێتەوە بە کابرای یەکەم نازانن ئەمە ئەو ناردێتی لە ئەساسۆ. خەڵکی لەو زەمەنە ئابە و شێوازە پەروەردە بوون، لەک زەمەنێک کەوا هەر کەسێ بڵێ بەس گیرفانی خۆم، بەس خۆم تێر بم کێشە نییە، دراوسێم برسی ئەبێ، برام برسی ئەبێ. تەسەورەکەن خەڵک هەیە گوێ بە برای دایک و باوکی خۆشی نادا، خەڵک هەیە حەسابی پارە لەگەڵ کوڕی خۆیان ئەکا، هەیە لەگەڵ باوکی خۆیان و دایکی خۆیان حەسابی پارە ئەکا، یعنی بە چاوی مەسلحەت و بەرژەوەندیەوە تەماشا ئەکا، هەموو شتەکان بە مەقایسی پارە لە یەکەداتەوە. و کاتێکیش باسی دین بکرێ لەوانەیە پێش ئێمە ڕابکە بۆ مزگەوت و بێتە ڕیزی یەکەمیش بەداخەوە. ئیسلام ئاوا فێرمانەکا و
بەڵام ئارەزوەکانی خۆشمان بەو شێوازەین و ناوی خۆشمان ئەوەی مسلمان. یەکێکی تر لەو دەرسانەی کە لەو خوتبەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەرئەگیرێ خۆشەویستەکانم وەسیەتکردن بە چاکەکردن لەگەڵ ئافرەتانە. استوصوا بالنساء خيرا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەلەو خوتبەیە فإنكم أخذتموهن بأمانة الله واستحللتم فروجهن بكلمة الله. ئەو خێزان و هاوسەرانەی کە لەژێر دەستانان ئێوە بە وشەی خوا حەڵاڵتان کردن بۆ خۆیان، یعنی ئەو وشەیەی کە لە کاتی مارەبڕینە ئەنجام درا، میثاقێک وعد و پەیمانێکی غەلیظ خوای گەورە لە قورئانە ناوی ئەبا، بە میثاقی غەلیظ ناوی ئەبا خوای تەعالە لە قورئانی پیرۆزە، یعنی بە وعدێکی زۆر پتە و ئێوە لەسەر ئەو وعدە پتەوە ئەو پەیمانە پتەوە لەگەڵ ئەو ژنانە گەشتن بە یەک و ئێستا حەڵاڵە. پێش ئەوە ئەگەر بە یەک و ببینریایەن لەوانەیە هەردووتان بکوژرایەن، بەڵام دوای ئەو کەلیمەیە کە وترا ئەو کەسەی کە کەسوکاری ئەو کچەیە شانازی بە تۆ واکاڵێ زاوامە و بە ئەو پەڕی شانازی ئەتان نێرێتەوە ماڵەکەی خۆتان. دەی ئێوەش ئەم ئەمانەتە بپارێزن، زوڵم مستەم لە ئافرەتان مەکەن، چاکە بکەن لەگەڵیانە، بەرامبەریان چاک بن، حەق و مافەکانیان جێبەجێ بکەن. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەوێ هەلەو خوتبەیە هەندێ حەقی ئافرەت لەسەر پیا و حەقی پیاویش لەسەر ئافرەت باس ئەکا، لەوێ تەئکید لەسەر ئەوە ئەکاتەوە کەوا ئافرەت پێویستە لایەنی دارایی دابین بکرێ، ڕزق و ڕۆزی ئەبێ خواردنی بۆ دابین بکرێ، ئەبێ کەلوپەل و جلوبەرگی بۆ دابین بکرێ، ئەبێ شوێن و نیشتە جێبوونی بۆ دابین بکرێ. ئەم سێشتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەساسیات دائنا لەو خوتبەیە تەئکیدی لەسەر کردەوە. و هەروەها بە ئافرەتانیش ئەفەرمێ هیچ کەسێک مەبەنەوە ماڵ کە پیاوەکانتان پێی ناخۆشە، نێلن پای هیچ کەسێک بێتە سەر جێگای خەوتنتان، یعنی هیچ کەسێک مەبەنە ماڵەوە کە پیاوەکانتان ڕازی نین، حتا ئەو کەسە ئەگەر کەسە نزیکانتیش بێ. چجا خوا پەناماندا خیانەت ئەبێ ئاگامان لێی بێ. ئەمە هەمووی مافیە لێکن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو خوتبەیە تەئکیدی لەسەرەکا کە کۆتا وەسیەتی پێغەمبەر بوو بۆ ئومەتەکەی. جا سیرکن براینە، ئێمە مسلمانانی ئێمە چەندێک ئەم لایەنە بۆ ماڵ و مناڵی خۆی دابینەکە. باوەڕەکەن مسلمانی وا هەیە براینە حتا بەخیلی ئەکات، ڕەزیلی ئەکا لە خواردنە بۆ ماڵ و مناڵەکەی، ڕەزیلی ئەکا لە کەلوپەلا، حساب يعني تصور كان حساب حيوان وشتي بوكا بيستمتوا بداخوا ديت مو مسكوتش مع الأسف. بهمان شيوة آفرت هندي آفرت يا إخوة بنامان دا لو أنا بيبوني وجي جمعش بلام لولا خيانة لبيردك هيك نكتنها خيانة لمسألة أوي كوا كسي كبيا وكي حزناك في خوشني بيت مال بروا بيوات مال نهر أصلا خيانتي ليك خوا بنامان ده جاء مسألة أنا مسألة لكي خطرن أبي إما ترسي خوا من هبه وريابي درس أكيد لو درساني كبيغمبري خوا صلى الله عليه وسلم تأكيدي لسلك لو تارى يكساني لنواني خلقيا خوش يسكانم بيغمبري خوا أفرمي إن ربكم واحد وإن أباكم واحد وكلكم من آدم وآدم من تراب أكرمكم عند الله أتقاكم. أفرمي پروردگاري إيوه يك پروردگاره باوك تانيش يك باوكا هموتان كري آدمش لخولا باشترين كستان وبريسترين كستان أويك لخوا نزيك به أوش بس خوا إيزاني شو لوانه يساتو واب زاني بيجي بخوا من لهمو كسي باشترم بس خوا أزاني ضلت شياتيه لبر أوا كس خوي فرز نكا بسر كسا بيغمرة فرمي صلى الله عليه وسلم كس نلي من لأو باشترم توشا نازيك اي بعشرتك تو أري أو عشرتك اي فلان عشرته دي دواي جند ليكا والله نايدن بي لبروي فلان عشرته تو كري آدمي أيش كري آدمه عشرتي تو آدمية تو فلان قوميتي أيش فلان قوميته بلام هردو بتام كري آدمن أصلي قوميتك ايوه آدمية أما كوتاي بحمو أو تفريقانا إيه الله يخوش يسكانم والله مسلمانان بس لم كلمتي يبقن
بس والله تا ئێستا تێنەگەیشتین لێی واللهی زۆربەمان لەگەڵ ئەم کەلیمە ڕاست ناکەن زۆربەی مسلمانان شانازی ئەکەن بە قەومیەتەکەیانەوە نەک بە دینەکەیانەوە مع العلم گشتیشی قەومیەتی ئادەمیە زۆرێک لە مسلمانان شانازیەکەن بە عەشرەتەوە مع العلم عەشرەتەکەشی ئادەمیە زۆرێک لە ئێمە شانازیەکەین بە بڕێشتەوە کە ئەو شتانە هەمووی لەلایەن خواوەیە هیچ ئازایی خۆیتیان نییە لا حول ولا قوة إلا بالله جاء أما همك شتكان كوتاي بيهني وخوي تعالىش أما دقي أما القرآن باسكا فرمي يا أيها الناس خلقينا إنا خلقناكم من ذكر وأنثى إيه وحموي كري دايكو باوك يكن يك دايكو باوك آدم وحواء وجعلناكم شعوبا وقبائل أم جاء إما إيه وما انكرد قالوا نتوى تاوكو يكتري بناسن أو قبائل عشرة نتوى قوميتان أبو أولنية كس خوي فضل بدا بسر كسيترا إن أكرمكم عند الله أتقاكم باشترين كستان أولا كزيات الأخوة أترسي أوش لنا وضلا كس في نازان يعني يسمى ألم توزيات الأخوة أترسي لنا أم مجلسة بس لواني وانا بي لواني أو كسا كمن في ألم زور الأخوة أترسى لواني لهم يخراو تربي بويا أوش تيكا بيواندي لبيني خوتو خوايا بويا كس بويني شانازي بسر كسي تربكا يكي كتر لو درسانا خوش يسكانم لو خطبه پیغمبر خاص الله صم زور جختي لسر اواكد كتفريقه نكرين وتاكيدي لو اكد اي مسلمانان امنوا ري تفريقه بن لباشي من نقرنا وبن قردن يبتري حتى نك فرموا نقرنا وفرموا ولا ترجعوا بعدي كفارا يضرب بعضكم رقاب بعض فرموا لباش من جاري كتر نقرنا وبسر كفروا بباوري يعني كفروا بباوري ليلة پیغمبر خاص الله سلام ما بستي چيا ما بستي اويك كفري او نعمة قوريك كخواي قوري نارديتي كإسلامة ام إسلامة هاد قشت ماني كرت بيك ام جاي مدعي او حام حلق الرئينة ولا لم ديني خلانو بدين لما اللي يكتري والله امام لبروي عشرة فلانة بيكوجم اما لبروي قوميتي فلانة بيكوجم اما لبروي فلان قومية ابي من عرزكي داقير كم ولاتكي داقير كم لا حول ولا قوة الا بالله وكحموش ادعاء اسلامك اواني كولاتي ايمان داقير كردستان حمويان خوان بمسلمان زان خوان لإما بإسلام ترزان لا حول أما تيجيشني أنا لإسلام عرض ولات وخاك ونجتماني إما داقيرة كان خيراتي إما أبن هيج حق ما فكانش من نادن وانا من أوشتكي بتشوكا بهمان شيء وإيماش خوشمان لناويك آوين إيما خوشمان لناويك آوين والنبي هر دجمنا كان من هر أواني غير إيما كان خراب بنا إيما خوشمان لناويك خراب كوتايش هر لوشينا لو حجة الوداع كابرايك لقل في غمر أبو صلى الله عليه وسلم حشتركي داي لي كشتي هاي ناوى سريع كشتي هل لي لكات حجك يا في غمر إخوة صلى الله عليه وسلم فرموي كات يكفني كان سري دام بوشن باهر وكو حاجي بل لبيك اللهم لبيك زندو بيته للرجي قيامته هر بو شوازك هاتو بو حج بو إشايتي بو بدا أمش أويك إنسان لسر شي شوازيك مرد هل سر أو شوازة زندو كريتوا بويا أصحاب الزور خفتي أنا أخوار ابن مسعود كاتي كوفاتي كرت ألو كات دسي كرت بقريان متيان بو أقري فرموي حزم كرت لم بمشي ونمرم حزم كرت بو شوازة بمرم كمن لأو بري قرمو قريا بوم لن يشكردنا لقرآن خوندنا لذكر كردنا ألو كات أنا بمردايم نك لكاتيك بمردايم ك نخوشي وبيريتي واي بيا كردم ك نتوانم هندي عبادات انجام بدم جاء انسان دائما داوال اخواب قبل خوايا حسني خاتمه كوتاي جيانم چاکترین کاتەکانی ژیانم بێ داوای ئەو داوایە بکەین لە خوایت گەورە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت چاکترین ڕۆژانی ژیانمان کۆتایی ژیانمان بێ یا ڕەبی خوایە لە أمتي بيغمر حساومان بك يا ربي أم وصيتاني بيغمري خاص الله وسلم لنا وضلمانا جي خوي بقري يا ربي خوايا بخاطرنا وجوانا كاني خود بخاطر اسمي عظمي خود دام زراو من كلا سردين داريتي يا ربي خوايا ضلمان نقوري يا رب العالمين يا ربي خوايا إصلاحي حالمان بكي يا ربي خوايا هدايتي مسلمانان بدي يا ربي خوايا شفاي نخوشكان من بدي يا ربي أو نخوشاني كداوي دعاي خير يعني ليكردين كساني كي تايبتي دعايا ليكردين دعايا بوكين خوايا من دعايا بوكم يا شافي شفايا بدي رحميان بيا بكي يا ربي خوايا اوانيك احتياجيك يعني اوانيك جيرايان هي اوانيك قرزارن اوانيك حزل جياني هاو سراياتي كان اوانيك منال يعني حزل منال كان اويك هر احتياجيك يا خوايا من لم شنو داواي بو اكم
یا ربی مسلمانانیش ئامینەکەن خوایە احتیاجەکانمان جێبەجێ بکە یا ربی خێری دین و دنیا بخەرە هەموو احتیاجەکانمانەوە یا ربی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت وڵاتمان پارێزراوە بکە یا ربی لە دەستی دوژمنان و خراپەکارانمان پارێزە یا ربی نەمان خەیتە ژێر دەست هیچ زاڵم یا رب العالمین یا ربی خوایە بەرەکەت بخەیتە خاک و نیشتمانمانەوە یا ربی خێر و بەرەکەت بخەیتە خاک و نیشتمانمانەوە خوایە تەفریقە و دووبەرەکی لە نێوانمانە نەیەڵی ئامین ئامین